قورئانی پیرۆز دەقی یەکەمی ئیسلامە بەلای موسڵمانانەوە قورئان گوتەی خودایە و ڕاستەوخۆدا بەزیوە بۆ پێغەمبەری ئیسلام ئەویش تەنیا ئەوەندەی لەسەر بووە کە بیگەێنێت بە خەڵک بێ ئەوەی بۆی هەبێت وشەیەکی لێ زیاد و کەم کات. بەڵام ئایا قورئانی پیرۆز وەک ئەو دەقانەی دابەزیون دەبێت چۆن مامەڵەی لەگەڵدا بکرێت؟ ئیدی لێرەوەیە کاری مرۆڤ دەست پێ دەکات. واتە قورئان تا ئەو شوێنێکە گەیەنراوە دەستی مرۆڤی تێدا نییە، بەڵام دوای ئەوە ئیتر مرۆڤ ڕۆڵ دەبینێت لە نووسینەوە و گەیاندن و تەفسیرکردنیدا. واتە ئەوە مرۆڤە تەفسیری دەکات و هەر مرۆڤیشە لە واقعدا جێبەجێ دەکات. یەکێک لەو پرسیارە گرنگانەی کە هەمیشە وروژێنراوە ئەوەیە کە ئایا قورئان دەبێت بەو شێوە حرفەی کە هاتووە لە هەموو کات و شوێنێک و لە هەموو کولتورە جیاوازەکاندا وەک خۆی جێبەجێ بکرێت، یان قورئان بنەمایەکی داڕشتووە و چەند نمونەیەکی بۆ ئەو بنەمایانە هێناوەتەوە، دوای ئەوە دەستی مرۆڤی واڵا کردووە لە تێگەیشتن لە پەیام و مەبەستەکانی. لێرەوە جارێکتر ئەو پرسیارە سەر هەڵدەدات کە ئایا مرۆڤ دەبێت پابەند بێت بە ڕۆحی دەقەکان یان بە حرفیەتی ئاەتەکان. دەپرسین ئایا ئاەتەکانی قورئان پەیوەستن بە مێژوو کات و شوێنەوە؟ ئەگەر وانە بۆچی جیاوازی هەیە لە نێوان ئەو ئاەتانەی لە مەککەدا بەزیون لەگەڵ ئەو ئاەتانەی لە مەدینە هاتوونەتە خوار؟ ئەی ناسخ و مەنسوخ چییە؟ واتە بۆچی هەندێک ئاەتی تر دەسڕێتەوە؟ دەقی قورئانی زۆر جار ئەو بۆتە بەڵگەنەویست کە ساڵحە بۆ هەموو زەمان و مەکانێک. پێت وایە ئەو قسەی بەو مطلقیەوە یانی قورئانی پیرۆز کە دابەزێت خۆی گەورە کۆمەڵی وەصفی بۆ داناوە یەکێ لەوانە کە فەرمێ ئینا ئەنزەلناه کە بوو قورئان خۆی لەسەر زەوی نەنووسراوە، زادەی خاکێک یا باشەی لەم زەویە نییە، و هەروەها زادەی زەمنێک لەم زەویەش نییە، کە مادام نە زادەی زەمنێک لەم زەویە بێ و زادەی بەشێک لەم زەویە نەبێت لە ئاسمانێک و دابەزیوە بۆ سەر زەوی، کابوو فراوانەکەی بەقەدە فراوانی ئەو شوێنەی کە لی دابەزیوە. خودی ئینا ئەنزەلناه معناکەی ئەوەتانێک کە خوای گەورە ئێوە پێمان بڵێ کە ئەم قورئانەی من کە ئەم کتابێکی ئێنەرم بۆ ئەسەر زەوی، ئەم پەیامە خوایە پەیامێکە بۆ هەموو مرۆڤایەتی و بۆ هەموو زەمین و زەمانەکان گونجاوە. ئەمە وەکو خودی قورئان و قورئانی پیرۆز لە خوای گەورەیەکی لە وەسفەکانی کە دیارێکە وەسفی نور، وەکو ڕووناکیەک تەشبیهەکە، وەکو تەزوی کارەبا. تەزوی کارەبا تەزویەکە پێویستمان پێیەتی، بەڵام لە ڕۆژگارەکان و سەردەمەکانە بەکارهێنانی ئەو تەزوە کارەبا بە چەندین شێواز بەکاردێەوە، ئەتوانرێت چەندین گوڵۆپی جۆراوجۆری دێ بدێ ڕووناک دنیا ڕووناکاتەوە. قابلی ئەوەیە کە ئەو خود ئەو تەزوە ئەو ڕووناکەیە بە چەندین شێواز شوێنی پێ ڕووناکێتەوە. ئەمە وەکو وەصفێک، وەکو صیفەتێک بۆ قورئان کە قورئان خۆی باسی وەکو واقع وەکو واقع کە سەرنجی دەقەکانی قورئانی پیرۆز بووین، ئەوانەی کە دابەشن بە چەند بەشێکەوە، یەک بەش نین، نابێ بە ڕەهایی مطلقا سەرنجی قورئان ئەگەر ناسخ و مەنسوخ بوو کە لە دەرەوەی زەمانە، ئەگەر دابەشێکین قورئان هێندە بابەتی هەیە پێوتی ئەحکام، ئەوانەی کە بابەتی ئەحکامن پەیوەندیان بە ژیانی خەڵکەوە، من ئەمە باسی ئەمەیان پێنی بە ژیانی خەڵکەوەیە. ئەمانیان قورئانی پیرۆز بە شێوازێک داونی دەتوانین لە هەموو زەمین و زەمانێک و سەردەمێکە تۆ ئیسفادە و لێ بینی. مەسەڵ بۆ نمونە قورئان باسی عەدل بووەکە، ئەفەرمی ئەن يحكم بين الناس بالعدل، بەڵام ئەم شێواز و دەستەواژەی جێبەجێکردنی عەدلی دیاری نەکردووە. چۆن جێبەجێەکەی ئەمە تۆی، ئەمە مرۆڤە، ئەمە عەقڵی زاناکانە، ئەمە خەڵکن ئالیەتی جێبەجێکردنی عەدل بۆ خەڵکە دۆزنەوە. لە قورئانە باسی شورا بووەکە، بەڵام کاتێک کە ئەڵێ شوراڵێ ڕاوێژکاری بکە، بەڵام نەیوتووە چۆن بیکە، دەست شێواز و ئالێتەکەی دیاری ناکە. ئەم ئالێتە ئەگەڕێتەوە بۆ زەمان و بۆ عورف و سەردەمەکان. لەولاوە مەسەڵەن بۆ نمونە کاتێک کە باسی نێوانی خێزانە کات، باسی جیابوونەوەکە، جیابوونەوەکەی دیاری کردووە جیابوونەوە حکومەکانی چییە؟ ئەممان شێوازی دەسەواژەکان بەکارهێنانەکانی چۆنیەتەکەی ئەمانە هی خەڵکن بە سەردەمەکان ناگۆڕێن. پرسیارەکەم ئەگەر قورئان لە دەرەوەی زەمن و مەکانە ناسخ و مەنسوخ یانێ چی؟ لە ڕاستیدا خۆی ناسخ و مەنسوخ بۆی کە بڵین لە بۆچوونی تەدەڕوج و پلەبەندیە، نەک بەمانە ئەوەی کەواتە زەمەنی کاری هەم زەمن هەم کەلتور کاری هەیە لەبەر قورئانی پیرۆز ئەمێ ئەحکامەکانی قورئان کە دابەزیون حسابەکە پێت وایە ناسخ و مەنسوخ هەیە لە قورئان؟ ناسخ و مەنسوخ معنە لە قورئانە هەیە، قورئان باسێکە، بەڵام مەنسوخ نەماوە لە قورئانە بەمعنە مەنسوخ، چۆ قورئانە فەرمێ نەئەتی بخەیرین منها ومثلها، لەوەریا مثلەکەی هاتووە خەیرەکەی هاتووە، کە بۆ ئەوەی کە ماوە هەمووی محکەمن. ئەوە نەماوە بڵێن شتێک مەنسوخە لە قورئان کۆتایی هاتوویشی پێ ناکرێت. ئەوەی کە ئەوەی کە ماوە تۆ ئێسەکان هەموویش پێکراوە، بەڵام هەمووی کەش پێکراوە پلەبەندیەک هەیە. مەسەڵەن بۆ نمونە کاتێک کە تۆ باسی کاروباری بەڕێوەبردننی دەوڵەتێک لە عمومیات با بێنە دەرەوە. من ئەم ئاەتت بۆ خوێنمەوە لە ئێستا بۆم تەنفیز کە كتب عليكم القصاص في القتلى الحر بالحر والعبد بالعبد والأنثى بالأنثى. كات دوو کەس شەڕانە بێ ئەبێ چی بکەی؟
تۆڵان لە سنتۆ لەم لە ئازادێک کوژراوە لەو لە ئەبێ ئازادێک بکوژێتەوە لەم لە عەبدێک کوژراوە لەو لە ئەبێ عەبدێک بکوژێتەوە لەو لا ژنە کوژراوە لەم لە ئەبێ ژنێ بکوژێتەوە لەم ڕۆیە ئەمە چۆن تەنفیز دەکرێن ئەمە دقیقی دەستوریە قانونیە پێڵەن قەزایی دقیق قانونەکەی بە ئێستا ئەوە تەنفیز دەکرێنی ئەوە کرێ بە هەسا ئەکرێ بە هەسا مەسە بۆ نمونە کاتێک کە تۆ قەزادانێ قازی حاکم بڕیادەر لەوێدا ئەگەر کەسێکی لێ کوژرابێ لەمەین چەند خیارەکایە یا قیساسە یاخۆ مەسەڵەن عەفوکردنە و تۆڵەکەی دەسەن کە خوێنەکەی ئەدا خۆ ناکرێت خوێنم کەسە بە هەدەر بڕۆ ئەمجا ئەوە بڕیارە دوا بڕیار بریاری قەزایە ئەمجا قەزاش لەسەر کۆبڵ لە پرەنسیپ و یاسا بەڵام ئەو نمونانی قورئانی پیرۆز نمونەکە باسی جۆرەکە لە عەدالەت ئەڵە کاتێک کە تۆ قیساس ئەسەریت ڕەعاتی مەکە خۆ من کۆتا نمونە نین ئەمە میثالە بۆ جۆرێتی قیساسێک ئەگەر تۆ قیساس دەسەن تۆ ئاوا بیکە مەسەڵەن بۆ نمونە ئەو کەسێک کە کێک قاتیلەکەیە لە مقابل قاتیلەکە بێنە قاتیلێکی حڕ بە حڕێ بکوژە قاتیلێکی مەسەڵەن ئەگەر مێ بوو هەیە باش مامۆستا ئەخر ئەمە پیاوێک ژنێکی کوشتووە ئەو نا ئەم پیاوە بکوژێتەوە ژنێک لەم لا کوشێت ئەتەکەوان نافەرمێت ئاەتەکە باسی نمونەی جێبەجێکردنی قیساسی عادلانەیە الحر بالحر والعبد بالعبد الحر والأنثى بالأنثى معناه تاني نمونەیەکمان بۆتانە ئەگەر قاتیلێکی حڕمان هەبوو وانە عبدێکی کوشتووە دێکاونا لەم کاتە عەدالەت نییە بێ لە مقابل لە عەبدەکە وانە ئەبێت چی بکەم قازی بڕیارەدا قاضي بريالة داري أم حكمة أم قياساية أم جبجيكدنا كامل يا قصاص صريحة نحن نصك صريحة لشيء صريحة لو صريحة لو صريحة كبيما عليه أما بيالن نمونة القرآن بيالن أما أمثال النمونة قصاصة نمونة تولص إنه كان لكم الجاب بمشي وعزاء أكرم بلا مرجنية ثوبي مثلا ولا هرم كان نمونة معناه يشتري معنية نمونة تريش معناه أنثى بأنثى معناه حربة أنثى معناه أنثى بالذكر معناه شوية أخ آتك أمانة نمونة حصرينين كان نمونة هيك زنا رحمة إخوان اللي بيفرمون أم آتك أفرم الحر بالحر والعبد بالعبد أمن نمونة بلا نمونة كان حصرين يعني برزت بيتواي أسال القرآن اشتكني ببوتري منسوخ لدقي نسراي القرآن بلا بما القرآن أو كهية أو محكمة أمش يا عن محكمة تعظم منسوخ نمها ولا القرآن في وزبر أنت إشي بيان عكري شو القرآن تعطيل ناكري كواتا كان يزكو كويلها تاها هي كسناتون النسخي كان يزكو كويلها تاها نية بس أزكم بويك سكما باش كان يزكو كويل لا عقل لمفهوم القرآن يمين يعني لمفهوم الإسلام أمين يعني والله أقول لكم ملقى كان لنا مجتمعني كهي هذا الهند شو نهار هبي استاخو أقدر غوكو باعترافي شديد نصري دنيا كويلاتي بينك كونكين ما بس بينك تازه صحيح كويلاتي بدا استواجه كونكين بدا استواجه تازار هي كابو أمشتان لكم ملقى دوباره بنوا أي تو حكم شيء أبوي خو معقولني او شواذ كويلتي كون نام يعني بلان تازكي بربابي شو ما دام مجتمعي مروفيا ما دام مروف مامريتياكا ما دام ده صلاه وحزي مروف ايشاكاتيا قابيلي او روجان لسوتشي كومالغا لولاتك لقبيليك الخايكي تو ابي مع القران يغاك القران معاملك اما شوي لغاكاتو القران يغاك دوا بلان يغاك بوي كمنا بوهم سبورتيفيك داينا يدق مانيه بس الغايبك يا نهي لبك فلاقتحم العقبة وما أدراك ما العقبة باش من قول ما مسابقة ما بطاكم فلاقتحم العقبة وما أدراك ما العقبة فكوا رقبة أول شيء أما تم كيما قربان بمكيش به أعتقد دقيقة القرآن بيرو هذا بس استفهامك بوقع لزباني عربية استفهامي إنكاري وقد غكدنا فلاقتحم العقبة غبو نايكي كاو فكوا رقبة هذاك صريحة هذاك زوج وان بما الله كاك يا ولكم ملقيا أبي أو عقبة جورة لا برن كشيء كأستوي خلق كان كويل خلقي إنسان ناش أنبا جناب فرمت ناسخ ومنسوخ لقرآنانية يعني القرآن فرمت لدروي زمان ومكانه باشا القرآن كلا دروي زمان ومكانه مثلا كاتي أمن منانينتو بس بولنا وعربا بون مناس نون يجوز زورساته بو باسي نخلك باسي جوز ناكت عنه مناجز زور مثلا بس او بيغم اگر راس به الجزيره عربي درناش نمونه كان القران مالا راسي دا اگر مهل الدنيا شابين تو سكان كاتيك دوي عينيه غورغي لشوينه كابو غوران كاري امي تحقيق انه كامل سشتك عينيه غورغي لشوينه كا ام عينيه تحقيق انه كي خومي لسر انجام كواتل الجغرافيا الدوري هبوا تعزكم جاوب قصكم بو قصكم ام عينه ولا قدين ام عينه كخواترين نزمترين شوازي دواكوترين عينيك كومالجيك لا لسر زويدا لم عينو دس بيكا اي كوره اما كانت النموني قران كاي بو هم عينه كان يتر معناها وين تنها خاصه الجزيره عربو
من ما بەستم نمونەکەی ئەمە قسەیەکەم دویستم قسە بکەم لەسەری کە تۆ لێ پێ بڕن تەدەڕوجەکە لێرایە هێندێک حاڵەت هەیە پێویستی بە کۆمەڵی بڕیار هەیە دواتر کە کۆمەلگە تۆزە پێشەکەی بڕایەکە ئاگۆڕێت کەواتە دقەکانیش ئەگۆڕن دقەکان نەگۆڕان دقەکان هاتووە پلەبەندی کردووە پلەبەندی بوو کە دێنێت ئەحکامی تابێت دانەوە بۆ قۆناغێک هەندێک بۆ قۆناغێکی تر ئێمە لەم سەردەمەدا دەبینین گەلێک ئەحکام هەن کە لەگەڵ ئەم سەردەمەدا بەیەک ناگەن وەک مەسەلەی کەنیزەک و مافی ژنان و مافەکانی مرۆڤ و ئەحکامەکانی جیهاد و غەنیمە ئەی لەم حاڵەتەدا خەڵک دەبێت چی بکات ئایا دەبێت گومان بخەینە سەر دەقەکان یان گومان بخەینە سەر شێوازی تێگەیشتنی پێشینان بۆ دەقەکان قورئان وەک دقێک مسلمان پێڵە دقێک کەلامی خوددا و لەلایەن خودداوە هاتۆ بۆ هەموو سەردەم و زمانێک چه ئەرگۆمنتێک لەمە ئەتوانین باسکەین قورئان کەلامی خوایە خوای پەروەردگار ناردوێتی بۆ هەموو مرۆڤایەتی و بۆ هەموو شوێنێک و بۆ هەموو کاتێک ئەو خوایە کە قورئانی ناردووە بۆ هەموو جیهان لیەکوونە للعالەمینە نەذیرە عالەمین هەموو جیهان و تایبەتی نەکردووە بە سەردەمێکەوە بەڵکو تا ڕۆژی دوایی ئەو قورئانە بۆ هەموو جیهان ڕێنمایی خەڵک ئەکات و ئاگاداری خەڵک ئەکات لەوەی کەوا پێویستە ئەو پەروەردگارە بناسن کە دروستی کردوون و ئەگەڕێنەوە بۆ لای ئەو سیارەکە بە وردی بکەینەوە ئەمە زین قورئانی پیرۆز چەند شتێکە بەشێکی عەقیدەیە بەشێکی ئەخلاقە بەشێکی چیرۆکە بەشێکیشی تەشریعە با بڵێن باشە چیرۆکەکە ئەو چیرۆکە باسی ڕابردووەکە ئەو پەڕی بڵێن ئیستئناسی پێکرێ عیبرەی لێوەرەگیرێت خوایەکەوە هەموو شتێکی بەدیهێناوە هەموو شتێکی خەلق کردووە و کتابێکی بۆ ئەو بوونەوەرە ناردووە کە خۆی خەڵقی کردووە بێگومان ئەزانێت کە چی باشە بۆیان و چه حکمێک شەرعێک گونجاوە بۆیان بۆ هەموو زەمان و مەکانێک مامەسە بە ئەمە بین سەرواقع ئەمە لە قورئانە نصوصمان هەیە نصوصی شەرعی بۆ نمونە بابێنە سەر مەسەلەی غەنیمەت ئێمە ئەزانین لە قورئان ئەم ئاەتەمان هەیە کە باس لە غەنیمەتەکە وعلموا أنما غنمتم من شيء فأن لله خمسه وللرسول وللمؤمنين ولذي القربى واليتامى والمساكين وابن السبيل باشە غەنیمەت بریتێت تۆ لە کاتی جەنگە بە کوردی کەلیمێ مەگەر تاڵانی بۆ بەکاربێنین کەلیمەیەکم نییە ینی دەستکەوتی جەنگ کە ئەژیرێ یەک لەسەر پێنجی ئەدرێ بە حکوومەت با بڕێنیا بە پێغەمبەر چوار لەسەر پێنجی تەوزی ئەکرێ بەسەر شەڕکەرەکانە ناوی بنێ مجاهید ناوی بنێ ئەسکەر ناوی بنێ هەر شتێک مشکلمان نیە ئەمە چۆن لەم ڕۆیە ئەتوانین ئەمە تەنفیز چ جێیشێک ئەتوانێت ئەوە تەطبیقکە پەلاماری شوێنێ دابداژیری کە و شارەکەت دابشکا بەسەر ئەسکەرەکانە شتیوا هەیە ینی ئەو چوار لەسەر پێنجەکە بۆ جەنگاوەرەکانە یەک لەسەر پێنجەکە خوای گەورە بە پێنج بەش باسی کردووە فأن لله خمسه أو ناوی خوای پەروەردگار هەر بۆ وەکو بەرەکەت و تعظیم باس کراوە وللرسول ولذي القربى واليتامى والمساكين وابن السبيل بۆ پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام بۆ ئالوبەیتی مەبەستم ئەوەیە بەڵێ ئەو چوارەی تر پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام خۆی لە ژیان نەماوە بێگومان پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام تەنانەت ئەوەیشی کە موڵکی خۆی بوو سەرۆت و سامانی خۆی بوو لە ژیانی دنیا لە دوای خۆشی وەکو وەرەسە وەکو میرات نابرێت و تەوزیع ئەکرێ هەرە دێتەوە فەقیر و هەژار و ئەوەی کەوا ئەمێنێتەوە ذی القوربا خزمەکانی پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام یاخود ئالوبەیتی لەگەڵ کەسانی نەدار و هەژار بەڵێ مەبەستم ئەوەیە کە ئەکرێت ئەو بەشەی کە بۆ پێغەمبەر و بۆ ئالوبەیتی دائەرێ بدرێتەوە بە کەسانی فەقیر و هەژار ئەوەم ناوێت ئێستا تۆ جێشێکت هەیە ئەچێت پەلاماری و شارێکەیە کاکە کوردستان جێشی بەغا هەیە کوردستان داگیرەکەت بەغا والیتە سلێمانی داگیرەکە سلێمانی هەمووی دابەشەکە بەسەر ئەو چەند هەزار سوپایەیە جوندیە کاتۆ داگیری کردووە ئەمە ئێستا چۆن لە جێی شتێکی وڵ ئەکرێت طبعا ئەو جێشە هەمووی ناویان هەیە وانێ هەموو سەرژمێر کراون ئێستا من خاوەنی مڵچێکم کابرا هەیە لێم داگیرەکە ئەیا بە جوندێک خاوەنی ماڵ و مناڵم خاوەنی ژن و خێزانم ئەبا ئەیکاتە کەنیزەک و ئەیا بە کەسێکی تر تۆ بەس لەوانەیە کە چۆن دابەشەکرێت کێشت لەوە نیە لە دابشکردنەکەیە ینی مەبەست ئەوەیە کە بۆچی ئەمە بدرێ بە مەبەستەوە چۆن ئێستا ئەمە تەطبیقەکە لە هەموو جیوشی دنیا ئێستا ئەوە شتیوانی ئەسکەرەوە پارەی خۆی هەیە و تەواو جێشی مسلمانان جووە ینی پێ تۆ ئەگە دەوڵەتی ئیسلامی بوو وەکو داعشوای کرد مەسەن غەنیمەتەکانی تەوزیع کرد کەنیزەکەکانی تەوزیع کرد بەسەر
ئەمە باس لە حاڵەتی حرب ئەکرێت حاڵەتی حربیش کوشتن تیادا ڕوئەدا ئیتر نەک ماڵداگیرکردن کە گیانی ئینسان ڕۆح ئینسان لە هەموو شتێ بە نرخترە کوشتن تیا ڕوئەدا کە ئەوان کە ئەوانەی لە بەرامبەر مسلمانەکان وەستاون ئامادەن مسلمانەکان بکوژن بێگومان ئامادەن خۆشیان ئەدەن بە کوشت لە پێناوەی کە ئەو بیر و باوەڕی خۆیان هەیە دیفاعی لەکەن بەرگری لەکەن. باش لەم حاڵەتە با من وازەحتر بم. تۆ ئێستا دەوڵەتێکی ئیسلامی لەگەڵ رووسیا شەڕەکە کەنیزەیان لێگرێت تەوزیعەکە بەسەر خەڵکە ئەکرێشتیوا لەمڕە خۆ ئاەتە ئەتوانین نکۆڵی لێ بکەین کاوە لە ئاەتە هاتووە ئەگەر بڕیار بێ ئەمە بچینە سەر باسی مەسەلەی کەنیزەک و حکمت لەوە ناکەم باز لە حکمێکی قورئانیەکەم ئەمە وازحە بۆیە وا باسیەکەم ئەمە حکمێکە لە قورئانە وایە کە هێت ئەم شوێنە داگیرەکە وەکو غەنیمەت هەمووی تەوزیعەکە بەسەر جوندیەکانە بەسەر مجاهیدەکانە لەم ڕاشتیوا ئەبێت یعنی خۆ جەناب باست کردەوە قورئان چەند بەشێکە بەشێکی ئەوە کە چیرۆکە و باسی ئومەتەکانی ڕابردوو پێغەمبەرەکانی پێشوو ئەمە پەندی لێوەرئەگیرێت بێگومان و ئەمە شتێکە ڕوویداوە و بەو شێوە کە تازە ڕوویداوە زیاد و کەم ناکات. بەشێکیشی پەیوەندی بە غەیبیات و هاتنی ڕۆژی قیامەت و نیشانەکانی قیامەت یاخود ڕووداوەکانی قیامەت ئەوەش شتێکە پەیوەندی بە بیر و باوەڕ و پەیوەندی بە داهاتووی مرۆڤایەتی و دنیاوە هەیە. بەشێکی تر کە پەیوەندی بە ئەم ئەحکامە شەرعیانەوە هەیە کە چۆن تەطبیقەکرێ ئایا ئەکرێت لەم زمانە تەطبیقی بکەن ئەمانە ئەتوانین بڵێن ئەحکامێکی فقهیە یاخود ئەحکامێکی فەرعی و جوزئیە کە قابلە ئیجتیهادی تیا بکرێت با نەسیش بێت ئایا دەستبڕین لە کاتی دزیان نەس نییە والسارق والسارقة فاقطعوا أيديهما جزاء بما كسبا نكالا من الله والله عزيز حكيم ئەمە نەسە. بەڵام ئایا عومەری کوڕی خەتاب ڕزای خوای لێبێت لەو کاتێک کە ساڵی ڕەمادە ساڵی برسێتیەکە بوو مەجاعە هەبوو ئەو حکومەی ڕانەگرت لە پێنا ئەوەی کە خەڵکێک زانی خەڵکێک لە برسێتیا دزیێت مامۆستا باڵم پرسیارێکەوە لێ بکەم ڕاگررتنی حکم فەرقی چییە لەوە لەگەرەوەی بڵین حکومەکانی قورئان زەمانی نەک ئیلا ئەبەد الئابدین بن حەزەکەم بە نەسێکی سەرەح وەڵامی ئەم پرسیارم بیتەوە چونکە گرنگە بەلای بینەریش. فەرقەکە ئەوەیە کە ئەگەر بڵێ ئەم حکومە بۆ ئەم زەمانە ناشێت یاخود ئەم حکومە کۆتایی پێدە یعنی تۆ ئەو حکومە ئیلغاکەی بە یەکجاری کۆتایی پێهێنی کە ئەمەش ناکرێت ئیلا بە وەحی نەبێت بە وەحیێکی خوایی نەبێت کە ئاەتێک نەسخ بکرێتەوە یاخود دەقێک کە لەلایەن خواوە هاتبێ. بەڵام کاتێکاڵێن ئەو حکومە ڕائگیرە ینی بۆ ماوەیەکی دیاریکراو بەهۆی ئەوەی کە هەل و مەرجی تایبەتی گونجاو نییە بۆ جێبەجێکردنی ئەو دەقا. لە کاتێکا کە عومەری کوڕی خەتاب ڕزای خوای لێبێ ئەوە ئەزانێت حکمت لەوەی کە خوای گەورە حەدی دەستبڕینی داناوە بۆ کەسێک کە دزیەکە لەبەر ئەوەی کە پارێزگاری لە سەرۆت و سامان و ماڵی خەڵکی بکرێت بۆی کەس دەزیرەژی نەکاتە سەر ماڵی کەسی تر. بەڵام کاتێک کە لە کاتی برسێتیا خەڵکێک لە ناچاری و لە نەبوونی و لە برسێتیا ناچارە ماڵی خەڵک ببا بیخوات و بیدزێ ئەمە هەر تاج بوو بۆی هەیە پارە بدزێ دزیەکی وانە دزیەکی ئەوەی کەوا ژیانی خۆی ڕزگارکە. ئایا کەسێک کە لە برسێتیا نزیک بوو لەوەی بمرێت دروست نییە کە مردارۆ بوو بخوات دروست بوونە کە گۆشتی بەراز بخوات ئەی بۆ دروست نەبێ ماڵی کەسێکی تر بخوات لە کاتێکە ئەو ماڵە خۆی لە خۆیان ممکنە حەڵال بێ بەکڕین بەفرۆ بە وەرگرتن بە هەدیە بە هەر شتێکی تر بەڵام ئەو گۆشتی بەرازە بە هیچ شێوەیە حەڵال نابێ ئەو مردار بۆ شێوە حەڵال نابێت لە کاتێکە خوای گەورە حەڵالی کردووە لەو کاتەیە کە ئینسان ناچار بێت حرمت عليكم الميتة والدم ولحم الخنزير تا کۆتایە فەرموویە فمن اضطر في مخمصة غير متجانف لإثم فلا إثم عليه. کەواتە لە ڕوانگەی مەقاصدی شەریعە ڕۆحی شەریعەت کەوا بۆ ئەوە هاتۆ پارێزگاری لە ضروریاتی ژیانی ئینسان بکات و پارێزگاری لە حیاتی ئینسان و لە کەرامەتی ئینسان بکات ئینسانێک ژیانی لە مەترسیایە کە ئەگەر ئەو مردارۆ بووە نەخواد ئەمرێ خوای پەروەردگار بۆی حەڵال کردو با ئەوەندە بخوات کە ژیانی پێی پارێزراو بێ کەواتە ماڵی خەڵکی تریش بە هەمان شێوە ئەوەندە بخوات کەوا ژیانی پارێزراو بێ. لەبەر عومەری کوڕی خەتاب ڕزای خوای لێ بێ ئەم حکومە لەم کاتەیە کە ڕای ئەگرێت لەبەر ئەوە نییە کە بڵێ حکومەکە ئیلغا ئەکات بەڵکو تەنها لە پێنا وایە کە بگونجێت لەگەڵ ئەو حکمەتە ئەو مەقسەدەی کە خوای پەروەردگار ئەم ئەحکامە شەرعیەی لە پێناوە داناوە. ئاشکرایە پێشینیان لە سەردەمی خۆیاندا و بۆ سەردەمی خۆیان ئیجتیهادیان کردو و بنەمای تێگەیشتنیان لە دەقەکان داڕشتووە. بەڵام ئایا لەم سەردەمە موسڵمانان محکومن بەوەی دەبێت شوێن قسەی ئەو زانایانەی سەردەمی زوو بکەون یان دەبێت لەم کاتەدا خۆیان تێگەیشتنی نوێیان هەبێت بۆ ئەم دەقە ئیلاهیە؟ ئەم پرسیارە زۆر جار ئەکرێ و زۆر بە وەکو ئەرەگۆنەڵێ لە بیر لێ نەکراوەیە هەموو کەس یەکسەر لە قورئان بۆ هەموو زەمان و مەکانێکە و لە هەموو کاتێکە مادام قسەی خوا ئەشە بۆ هەموو زەمان و مەکانێکی. بەڵام ئایا لە وەرزکردنەوەی ئەم قسەیە ئەگەینە ئەو نەتیجەیە کە دەقی قورئانی با بڵین بۆ هەموو زەمان و مەکانێک بە هەمان شێوە بە هەمان ستایل
ئەشێ بگونجێ لەگەڵ واقعی کۆمەڵایەتە. بەڕای من بۆ تێگەشتن لەم پرسیارە بۆ قسەکردن سەر پرسیار دەبێت دوو ئاستی و پرسیارە جیاکەینەوە. یەکیان قسەکردن لەسەر قورئان وەکو نەسێکی مقدس، وەکو نەسێکی ئیلاهی، وەکو نەسێک کە پەیوەندی بە بیر و باوەڕ و بە ئیمانی خەڵکەوە هەیە. ئاستی دووەمیەوە پرسیارە کە پەیوەندی بە کۆمەڵگا و بە بەڕێوەبردننی ژیان و لە هەموو ئاستەکانی سیاسی، کۆمەڵایەتی، ئابووری، کەلتوریەوە هەیە، لەم ئاستەیاندا گرفتەکە دروست دەبێت. لێرەدا کە پەیوەندی بە ئەحکامەوە هەیە، کە پەیوەندی بەو بڕیار و بەو بنەما کۆمەڵایەتی سیاسی ئابوووریانەوە هەیە کە ئەم نەسە هەڵی گرتووە. وەرە ڕاستیدا ئەمە شتێکی تازە نیە، لەناو کەلتوریشدا هەبووە. یعنی لەناو توراسی ئیسلامیدا ئێمە زیاد لە تەفسیرێکمان هەیە بۆ قورئان. ئەمە ڕاز نییە کە ئەم نەسە مقدسە یەک تەفسیری هەبوو بێ، کە دەژڵم یەک تەفسیر نەک تەنها جیاوازی تەفسیرەکان بە پێی قوتابخانەکان و بە پێی مەدرسەکان گۆڕاون. بەڵام ئەوەی ئیشکالەت دروستەکان لەم سەردەما بریتە لە ئەحکام بەتابەتی لە دیوە سیاسیەکەی لەگەڵ دیوی فقهی ئەوەی کە لە ئیسلامە ئێساسداڵە دیوی فقهیە بەڕاستی. یعنی لە مێژوودا ئێمە زیاد لە تەفسیرێکمان هەیە بۆ ئەو ئەحکامانەش کە لە قورئاندا هەیە. هەر جیاوازی مەزاهیب فقهیەکان ناو توراسی ئیسلامی سونیدا خۆی دەرەنجامی جیاوازی تێگەشتنە نەسەکان و لە مەفهومی تەلاق، لە مەفهومی ئەحکامەکانی تر، لە مەفهومی زۆرشتی تر زۆر شایعن ئەم بیرۆچ. مەسەڵەن تێگەشتنی ئەبوو حەنیفە کە کۆنترین مەذهبی فقهی ئیسلامیە و تا ئەندازەی ئەوەی کە گوایە 13 ئەصحابەی بینیوە ئەبوو حەنیفە کە لە تابعینە ئەبوو حەنیفە. جەنابەت باش دەزانی کە ئەبوو حەنیفە یەکێک بۆ لەوانەیە کە احتیمالی کردوتە سەر قورئان وەکو نەسێک کە وەکو نەسێکی نهایی. بەڵام ئەحمەدی کوڕ حەنبەل کە زیاد لە 150 ساڵ تا 180 ساڵ دوایە دێ احتیمال دەکاتە سەر سنت وەکو نەسێکی مساوی بە قورئان، وەکو نەسێک کە ئەسڵەن ئەحمەدی کوڕ حەنبەل ئەم پرسیارێک لە وەڵامی و پرسیارە کە ئایا قورئان خاضع بۆ سنت دەڵێت دەترسم بڵم بڵێ، یعنی بەبستی ئەوەیە بڵێ، بەڵام پێی وایە یعنی قودسێتێکەدا بە نەس بە حەدیث کە متەزاوی دەکاتێت. لێرە مەساحەی ئەحکامی قورئان فراوانە بێ. مەسەڵەن قورئان لە دەستی لە قۆناغی ئەبوو حەنیفەدا زۆر وردەکاری ژیان هەیە قسەیتیان نەکردووە، بەجێهێشتوو بۆ عەقڵی بەشەری، بەجێهێشتوو بۆ کۆمەلگا خۆی، بەجێهێشتوو بۆ ئینسانەکان. بەڵام کە ئەهلی حەدیث دێت و بەتایبەت دوای ئەو کودەتا سیاسی ئەبستمۆلۆژی کە لە سەردەمی متەوەکیل ڕۆدا و ئەحمەدی کوڕ حەنبەل دەبێتە موفتی دارولخەلافە، لەوێوە ئیتر جارێشتر بە تەنیشت قورئان نەسێشتر دێت کە دەبێتە فلتەری تێگەشتن لە قورئان. بەڕێزت لێرە ئەچیتە سەر حەدیث، یعنی پێت وایە قورئان گرفتی ئشکالێکی نییە بەلای خۆتەوە. من دەمێ بڵێم کە قۆناغێکمان هەیە لە توراسی ئیسلامی، قۆناغێکمان هەیە لە مێژوودا بە پێم دێکۆڕینەوە مێژوانێکە لە بەردەستمان کە پێمان دەڵێت کە تیایدا قورئان حاکم بووە. لەم قۆناغیاندا مەساحەیەکی زۆر هێشتا هێڵراوەتەوە بۆ عەقڵی بەشەری، بۆی عەقڵی ئینسان تیایدا حاکم بێ، ظروفی مەکانی و زمانی حاکم بێ بەسەر چ قەرارێک بدین چۆن کۆمەلگا بەڕێوەبەرین. بەڵام قۆناغی ترمانە کە قۆناغی هاتنە دروستکردن و کەڵەکەکردن و کە پێدەڵێن قۆناغی تەدوینی حەدیثە کە لە هەمان کادا قۆناغی تەکوینی عەقڵی ئیسلامیشە. یەک یعنی توانین دان نمونە بێنینەوە، باز لەوە بکەین کە بنمونە بە پێی مەنطقی قورئانی، بە پێی مەفهومی قورئانی سوێند خواردن بە غەیری خوا کوفر نییە. لە هیچ نەسێکی قورئانیدا نەهاتووە کە نابێت سوێند بە غەیری خوا بخورێ. بە پێچەوانەوە لە قورئاندا خوای گەورە خۆی سوێندی بە تین والزەیتون وطور سینین وهذا البلد الأمين ودەیان نەسی ترمانێک کە خوا سوێندی بەشتی تر خواردووە. چییە وای کردووە بڵێ سوێند خواردن بە غەیری خوا کوفرە و شرکە؟ ئەمە حەدیثە. يعني ئەمە جۆرێک دەتوانین بڵێن جۆرێک لە تەناقوزە. بەس تاریخی ئەمە چی ئاعتیمادی کردووەتە سەر قورئان، یعنی بڵێن بە شێوەیەکی ڕەهایی. لە توراسی ئیسلامی بەنمونەکەم گروپ کە قورئانی لە تاریخدا دروست بووە خەواریجەکانن و دوای ئەو مەدە هاتووە گروپ و فئەی جیاجیا هەبووە کە خەوارج. ئێستا مەسەڵەن لا يزال حەدیث فەرموودە کە لە قەڕنی 2 تا 3 تا هجری بە تەواوی کەڵەکە دەبێ و کۆ دەکرێتەوە لە ئەحمەدی کوڕی حەنبەلەوە بۆ بوخاری بۆ موسلیم بۆ ئەمانە کە دێن 6 کەسەکە کە فەرموودە کۆ دەکەنەوە بنمونە. تا ئێستا مناقەشەی ئەو ماوە کام فەرموودە ڕاستی یا ڕاست نییە. لا يزال ئێستاش مناقەشات هەیە، ئەم حەدیثە صحیحە، ئەم حەدیثە ضعیفە. ینی پرۆسەیەکە کۆتایی نەهاتووە. کۆتایی نەهاتنی یەکلاکردنەوەی بەشێک لە فەرموودەکان یەکسانە بە کۆتایی نەهاتنی مناقەشەی تێگەشتن لە قورئان خۆی. مامەستا با بچینەوە سەر ئەسڵی یەکەم، یعنی کە بریتێ لە قورئان ئەو دەقی دامەزرێندەرە، بەڵام لەگەڵەوەش وردەکاری زۆر تایە. لەگەڵ مامۆستایە کە باسی ئەوم کرد بۆ نمونە ئێمە ئاەتمان هەیە كتب عليكم القصاص في القتلى الحر بالحر والعبد بالعبد والأنثى بالأنثى. یاخۆ باوەڕێنەوە دەقەی کە باس لە غەنیمە ئەکە کە چوار لەسەر 5 غەنیمە بۆ ئەو جێشەیە کە ئەو شوێنە ئەگرێ
ئەمڕۆ لە جێشێکی نظامیە ئەکرێتەوە کا بە جێشێک بێت شارێکی وەکو سلێمانی بگری هەرچی ژن و ماڵ و سەروەت و سامان و خاکە بەسەر ئەو جێشار تەوزیعکرێت ئایا ئەوە لەگەڵ ئەم سەردەمایە گونجیانی کە ئێمە کە کاتێک قسە قورئان دەکەین قسە قورئانێک دەکەین کە لە مەفهومی تۆدا ئەم قورئانە هەمانە قورئانە نییە هەمان مەفهومی ئەو قورئانەیە کە لە سەردەمی خۆیدا بوو ئەم قورئانی ئێستا قسە دەکەین کە پێی زانستێک دانراوە کە بۆ تێگەشتنە قورئان پێڵان علومی تەفسیر یەکەم مەرجی ئەوەیە کە یایشێک لە مەرجەکان ئەوەیە کە قورئان محکەم ملزم بکرێت بە نەسی حەدیثی صحیح متەزایی بکرێتەوە سەردەمێک هەبووە ئەم قاعیدانە نەبوون یعنی ئەوەی پێی دەڵێن سیستەمی بیرکردنەوە لە قورئان سیستەمێکە گۆڕانکاری بەسەرداهاتوە لە شافعیەوە لە کتێبی ئەڕیسالەوە بنمونە قورئان نەسێک نییە قابلی ئەوە بێ کە بە پێی منطقی ئینسانەکان تێبین بەڵکو نەسێکە ینی کەلتوری بۆ دروست دەبێت ئەوم کەلتورە نەسەکە خازع دەکات بۆ خۆی ئەمە بۆ هەموو نەسێک ڕاستە زۆر لە عولەماڵن تعطیلی بعض ئەحکام لە بعضێک کاتە و تەئجیلی بعضی ئەحکام وەک ئەوەی عومەر کردوێتی لە بڕینی دەستی دزا و إلى آخره پێتوانێت ئەمە وەجهێکی ترە بۆ ئەو قسەی کە ئێستا ئێمە مناقەشەکەین کە ئەوەی قورئان بۆ هەموو زەمان و مەکانێک ناشێت بەڵام ئەوان بە ناوی ترۆ ئیکەن دەبێ بەڕای من نەسی قورئانی نەسێکە بۆ هیدایەتی بەشەری هاتووە بۆ یەکتاپەرستی هاتووە بۆ خواناسی بۆ پەرستن هاتووە دەبێ ئەم نەسە ڕزگار بکرێت لەوەی خەڵکێک بپێی میولی سیاسی خۆیان میولی کۆمەڵاتی خۆیان تەوزیف گەڕان بە دوای مانا و ڕۆحی دەقەکانی قورئان و پەیامە گەورەکانی وەک دادپەروەری و بەزەیی و پاکردنەوەی مرۆڤ لە خراپ و تاوان وا دەکات ببێتە کانگای پەروەردە و باڵابوونی مرۆڤ